سيارة جام هنا بطول شوشة بس زياتر نوعية كي باشتر تشتي شاشة تلفزيون أو شوشة كان قورة كان أما تشتي تري فايدة كشتري هي إستا بعد كذا شكي فريدة زبل إذا شيكا هم بيسكا هم يك زامداركا همينا يمنع أو بوجنجيش هم كاري هيرين جنجا كباكتريش بي كاري هين ليرة لتشول نمينة استعمالية كين باشتر بوغان شوشة هر رنگێکی ئۆکسیدێکی پێڵێن علمی ئۆکسید چییە دەرمانەکەی ڕەنگەکەیە ئیستا ئێمە چی کارێنین خۆڵی هین مس ئەو جاران قازان و چیشیان پاکیە کرد خۆڵەکەی دەرەچی ئەمە ئیستا خۆڵەکەی هینە بزانە خۆڵ مسە دوایی دێن پاکێکن خاوێنێکەکەی یەڵە ئەوێ ئەم ڕەنگە ئەمە پێڵێن ئۆکسید النحاس هەیە ئۆکسید الحەدید سپی هەیە سەوز هەیە کۆبارکەیە نیلیە ئەمە ئەتێرین لای قازانچیەکانەوە مس و چشت پاکەکەن پاکێکەن قوڕ و خۆڵۆمۆڵەکەی دەرەکەین دوای دێنە هێلەگە دوای سافێوێ ئەیکەن ئەوە هاتەرەچێ تێکەڵێکەکەن لەگەڵ ئارداوە و شوشە تێکەڵێکەکەن لێدەی ئەمێنە دوو ڕۆژێک تاقێک وشکەوێ کە ئەو ئاردە بۆ تێکە ئاردەکە ئارداواکە حتا یەکتری بگرە دەست بدەی لێ شوشەکە دەنارجێ قەیمە نییە لە کوورە چێوێ ئەسوتێ نامێنێ بەس ئەم شوشە و ڕەنگەکە مێنی سیرامیک بۆ وتمان شعبی خۆمان شوشەکەی ئەهارین مەتەنەن ئەم ئامێرەش خۆمان دروستمان کردی جاران بە دەسە کوتانمە وەک هاوان ئیستا ئەم ئامێرە خۆمان فکر خۆمان دروستنەکەن گێربۆکسێکی بەستیە لێ قورس بێ سەریع بێ ناکوتێ حتا ڕئیسیەکە وتمان شوشەیە شوشەکە بەدەن شاشەی تەلەڤیزیۆنە فرەیدەن لە چۆڵهینە ئێمە تێرن نەهارین ئەیکەنە سبوخ کارێهێنین ئەم بوتڵەکان کۆڵان کەفتیە هین کەفتێ بۆ ژنگە پیس بکە یان پای مناڵێک شتێ زام بکە ئێمە کوتێنین ئەیکەنە ناوەمەکە دوایی سوورە خواک ئەم شاشەیە گەرە پاک بی خاوێن بێ خۆڵ تیای نەوێ تۆز تیای نەوێ حتا ئەو سیرامیکە خاوێن دەرچێت جوان دەرچێت پیس دەرنەچێ ئەمانش عینی وها ئیستا ئەمانە ئەشکێنم ئەمە پاکەی شۆم دوایە شۆم پاکەی شۆم کوردی یەکەم فرەیدەم بانەمە ئەمە بە واستەی هین بەم ڕێگەیە ئەم سەچما گەورەکان ئەیکوتێنێ ئەو هایە دوای ئەمە پڕ یەکەم ئەمە بە ئیوەسم بە بڕغیە قایم یەکەم سوورەخوا ئەیوێ وەک ئارد ئەیدەمە هێڵەت لەگەڵ ئەو ئۆکسید و نحاس و هین دەرمانەکە تێکەڵ یەکەم ئەیدەمە گۆزە و چشت سوبغیەکە